أمير؟ هلو أمير؟ أولا شيء ألو سودات سرهنك أفندي أمير نيمة تلفونك أمير يا باشا تلفوني أمير يقول لك لتو أتو شيء حق سلقة بكا كلام. ألو بابا إحسان جان أمن جيران منازم لتشندرم تاون بسرايا أمير أول لو جيرا أتو لتشندري ها؟ صاركم لي بكا بقربان دبم ساري تسد بكم تسد بسر هاتيا أمير أمير أمانة تشينا سيان لي الدوي يا سي دفتر يان دي كوشين سي دفتر يان دوي ئەیڕۆ سی دەفتەری چ؟ ئەمیر لە چێە؟ هو دزن أمير يان قلت يا سي دفتر يان دويت چێ؟ بەس نا قەی ناکە ئەگە بخۆی بەتەنەوی بابی کوژن بمەیتەکەشی لە بۆمان نەینەوە بەس داکمی لەگەڵ نەبێ سی دەفتەر أري والله سي دفتر ئاخیری سەرمان بە قوڕدا دەکا دایەیە إيه زور دو كسب زور دو زۆر دەبزان ناوداکوێت ئەلو داکمە ألو فادية أولا تشندري ئەمە لە مارێمە ئەدیانگۆ لە چێنە همش لبالي زلينا زۆر داوای لێبردن دەکەم ئەحسان بەس بۆ خوا هەر چێبا لە جیات من خراپتری دەکرد ئەو ها تێک نەچوو بووم کەس بزانی لو عقل تيكتو تسبوا تقومايا لو بمن ندقوت وەڵا لەبەر زولەی ئەمن وەم زانی سدیق زولەی مارە کردیە ئەو ڕۆلۆم دەرکەوت کە شتیوا لە گۆڕێنیە ئەوش نەشم لە خۆم عادس کرد نازام جارێکی دیقەت چاوڕم دەبی بچمە بەرامبەری كرة بابا زولي قرب سر عاقلة تيا لدنيا وخمي توتي أو سن قراينا أو شارمان لدو تو كرديا لدو صديقي كرديا زولي تسبكا أتولو بختاني في دكي دەبی لەگە ئەمیری تێک گیر نەبن خبر بدمي بزان أمير لتشيا خواد زاني أمير لتشيا دە باشە بزانە تاقی بەچی ئەمیرم لۆ ناکەی أدو زاري لمالي با أقا تلفونك اشتكل له هادو هاي خبر بدا مالي زولي باشا أما لوين دري كينا تيجيشتي دباشا هلا مالي باتو يلا خوا حافظ دباشا أول مسألة ذاك ديقلابو لو بابش تصدق خوا كريمة أويش هر خبرك ما بيدقا أميريش أو أنا تزي يشو كاركاني خويتي بهالقرتوا تيجيشتي بابا إحسان نەکەی هەرگیز خەمی لێ بخۆی داکن کو پەروەردەی کرد بە ئەو هەش ئێستاشی نوڕۆڕۆی لۆ بکە باشە کاکە حسان ئەڵێم لۆ ناچی خەبەری ئاسایش بدێ والله خوالي داي او هاتيني خواري سودات هم مسألة ورينا كاكا ورينا تيبكني ورينا برامبرم ورا تيمبري باشا تو لو هنا هي مدير فريدا دوا شتي كام ولا شك ما لقربو امير كامل والله ابراهيم خليل ثلاثة ابي دبر راس ابراهيم خليل ابراهيم خليل ابي ندري ده باشا دي دبر اول يبقى راس بر يبقى بزرد بي كاكا كابيلا غوري بابر كاكا بروح كاكا بروح بخير سر اي بابا كنت تعرفين اللي كون يوان اي بابا برشم اي بابا وتشو وصل يا مدن كل يوم مدن كاكا كل يوم مدن كاكا اي بابا اي بابا واي وتشو اي بابا كنت تشيتو تشيو علي مع علي امل كل علي كل كاسر علي كل اوان داكو بابيان هات فاراي يا باربون كل بتصير شيء كاكا بيلا كندا ما كل كاكا تلفون احساني كده يا وال كل احسان سلو دكا كل تلفونه شيء تاكد كل علي لا تشتشبك علي اي بابا اي بابا
اي بابا اي بابا وانا دابا بين ايوان او باراندا واي ولا تلفون دكم يا وار كاتشي من دكم كاتشي من يا وار كل تلفونك شي كاكا كل دكم كاتشي من يا وار تدر ما بين اللي ردرتك والله يا ايوان كاكا زو تلفونك شو باري من البارا واي بابا بوش مشكاك ولا ما كل كاتشي من تلفون دكم يا وار خاتون چنێ لەم لەو نێورانێ وەڵا خواردنی حازرکە لەوانەی هەمویان بێنەوە نێورانی ئەرێ پێم برێ دوێنێ مام تۆفیق چی پێت گۆ ئەوانە دەیانگۆ دوایان دەزانی ئەتوو لە دوونێەوە کوژرای لەگەر بابی ئەمیری ئەمە کوژرایمە ئەلۆ ها کوڕم چێدایە چێ بە قوربان دەم دەشتێک منۆ بکە ئێ بابا حسانی چینۆ نەکردیمە چ بۆ دیسان ئێوە دزانە داوای سی دەفتەرێ دەکەم بە قوربان دەم دەشتێک منۆ بکە ڕاوەستە ڕامشەوەشم بەکەت و لە چێن دەری هەکە پێی ناوێ هەکە پێی ناوێ سی دەفتەری عازەکەم داخل ئەگەر نا وەڵڵای بلای تەڵای دەیکوژم سی دەفتەر سی دەفتەری چێت تۆ باس چ دەکەی ئەلۆ ئەلۆ ئەی خوایە ئەوە چ بخانم ئەوە چ بخانم باشە معقولە تا ئێستا سەدیقی دەنگ و باسی نەبی؟ ئێ باشە ئەمە چ بکەین باشە لە بۆ سەدیقی ئێستا سەدیق سۆراغەشی هەبایە قیرسی لە ئەمیرۆچی یا ڕەبی پارچە پارچە دەبوو بەس سۆراغەشی سەدیقی بزانم ئەوی تقەید ناکە غێر ئەمیریش ئەولادی ئەو داک و بابەیە مشکلە هەر دەمینێ کاکسان ئەتوو خۆت سەخلەت مەکە ئەتو لەو بڕوای دای ئەوە مشکلەی تەوابی ئەو ئەمیرە مەگەر بمری دەنا مشکلی هەدەمینێت باشە ئەگەر داچی زانی ئەمیر لە بەدەل پارەی گیرایە باشترنی ئەتوو لە داچی تێ بگەینی ئێوەڵە وەیە بەڵام چێ دەرێ داچی نەیزانیە تەلەفۆنە بزانم ئەوە داچتی ئەلۆ ئەلۆ ئێحسان لە چێن دەری کوڕە مانگەی لە ڕێی خۆی نەتزانێت چ بەسە ئەمیری هاتیە ئەمیر لە تو زیاتر کەسی نییە ئێ ئەمە چ بکەم هورمێ چ بکەم باشە کو چت پێ ناکرێت ئەتو پیاوی چت پێ نەکرێت دێم لە ژۆری چ بکەم ئێستا بە قورئان ئەگەر زوونێگەیە کوڕی دەکوژن ئەجا من چ بکەم چ لە خۆم بکەم بەخۆی پشتم شکە ئێ من خەبەرم دایە ئەم زیان پێ نازانم ئێ وەڵڵا نازانم چ بکەم لەسەر خۆ بە مەگریێ خوا کەریمە لەسەر خۆ بە کاک ئەحسان فاتم ئەوە توی هێمنیکەوە فاتمە تام دێمەوە کاک ئەحسان بە خۆت بێت تۆ باشترە ئەم لە ئێستا دێمەوە دەباشە دیاڵە دەی کاک ئەحسان ئەتوش بڕۆ ماڵێ جێ لە تەلەفۆنیان بگرە هەتا عنوانیان لێ وەردەگرین ئەمە متابعیان لەسەر تەلەفۆنەکانیان دادنین ئەگەر بەس تاخیریان بکەن ئەمە بخۆیان متابعیان دەکەین زۆر چاکە زۆر مەمنون دەبووم دەباشە خوا حافظ خوا حافظ سەرچاو سوکەوتی ئەوانە ناڵسان و دانیشتیان بەڵام خۆ نابێ من کات دەبڵم تەلەفۆن بەدەستەوە کاک ئیحسان کاک سەرنگ وای کرد کاک ئیحسان کاک سەر وای کرد کاک ئەمین وای کرد کاکی خۆم من ڕۆژێ سەرهادم بینی چۆ بەغداد ئاگای کاک ئیحسانم کردەوە کە سەرنگ چۆتە بەغداد بەڵام بتر نازانم کاک ئیحسان ئیهمالی کرد تاقیبی کرد وەڵڵای ئەوەی تر نازانم ڕاست دەکەی ڕاست وا بوو بەس کاکە ئەو کاک ئیحسانە چەند سەری پێوە بیتن لەلایەکی خەمی خێزانەکەیتی بە عاجزی شتێ دەری لەلایەکی خەمی سەدیقیتی هەتاکو هەنووکە بزرە بەزمی ئەمیرە فەندیشی هاتە سەرێ و ئەوە هەبوو نەبی چییە وەڵڵی هەر نەمینێ باشترە والله وبالله وتالله ئەو بابە قوربەسەرە ئەوەندە ساڵە لە ئیرانێ بوو دەیویست ڕۆژێک بێتەوە کوڕەکەی بە شێوەیەکی جوان ببینێ نابە و نەوعی بەخوای وا بزانم ئەمن بزربوونی سەدیقی هەر لە بسەری کوڕەکەیە کوڕەکە کە لۆئی من نارێ ئەمن چەند سارە لەو شەریکەیمە ئاگام لە ورد و دریشتی ئەو ئیشەی هەیە کە ئەمن ئیشی لەسەر دەکەم لەولا ڕاهات ئەمنی نەقڕ کرد لە بۆ کۆمپانیای دوو ئێ کاکە ئەمن لەوێن دەرێ دوورە لە مارم نەسارەم هەیە لە خۆم لێرانە بووم ئەلێرە بە پێیان هات چۆن دەکرد چ مشکلەم نەبوو ها لەولا ڕام ئەوە کرد هەرجێشی مەدی خوای گەورە حەقی کەس نایلی وەرە جەلەوەی
جبت مخابرات ما شاء الله او كابراي هلا اول روجي او كريديت نتسودلي زاني بمشكله والله لخرابي حرت سندي باسي بكن كما بس ام دزام سيله من كرديا باش ئەدی هەتا ئێستا پۆلیس و ئاسایش چیان کرد معقولە ئەو بابەیەوە بە ئاسانی جێ و ڕێ دیار نەمینێتن زانیمان ئەمیر کەتیتە داوی خۆی باشە ئەدیدی سووداد و سەرۆ حتمما دەبی بە ئەوانیش داک و بابیان تادید کرابیتە كرة حتما تبليغ كرايا بوليس وازايش تبليغ ديارة او مشكلة زور قورية كاتكم بخوا نبى بيز دفتر نبى في دفتر بخوا يك دفتر بيه كان احنا جاتي نادا والله راسك خوا وسعة 6 ساعات زنابي اجتماعي هي اقدرون بزي ديالهم او قدر السمد مصلحتي هلا خوارني ازا يكاك دنياك وهليات زمانك او هايدوي او دور من ده جلفاني برا بياوش تاكو خسج بكادرين راستا بس اگر فقير بي بارينيا او رزاق قرص قرانا زنابي سكرتير ده ليه بيزار بوي بلي وزير او وسعة هر اون ده ما تفنقكم بديو حرساتي اللوبكم لبيش زرت فرد بروب سبكم غير هتقصى كان خلاص موزعاتي ما اي ادستان كيف سري شيتان لا قرينا ايه هالبجاردن كرا ايه دزي كون روي دزي نوي هاد ايه كل كاكا حموان هاد دزين دس حموان هاد دزين كل قوتني عسن كسل عسن فرقيني انا كل دزانم برسيت لوي هاتن قابوي اري والله نتي اسرعات تشبكين بارنان شي بخوين لو خمان لزي شي والله خراسته بسينا شين دري بسينا لا شين دري بجيم دقيق قصك بيبليم ايه بسينا ماري داتشي معامدي ايه بارنان كمان هرد ذاتي دري او انا بوني الصديق يعني ليدي ادي برادري من ابو ادي اما بسبب ينبو كتينا كولا والله خراسته چیزە چی هەیە چیزەکە ممکنە ئەمە لەسەر سەری خۆی دادەنێ بەخواشتە چی باشمان دەداتێ بەس کوورەکە لەبەر سدیقی هەموو شتێک هیچ شتێک بیتەوە لەو فرسەتی باشتر هەیە ئەگە علی نەبامە هیچمان پێ نەدەکرا ئەمە جوچی ئەو خەڵکەی دەهاتن هەموو ڕۆژ تەلەفۆنیان لۆ باب و براوەوانەمان دەکرد دایانگۆ پارەی بینن کاکە لەو فرسەتی باشتر نییە بەدەستمان ناکەوێت زەنا بەتڵ مارت خەرانە بێ کوڕ وڵایەت ویز لەو دنیای ناگەی یعنی ئەتوو چاوەڕوانی ئەوەی دەکەی ئەسان پارەی لە باتی ئەمیری بدەوە کوڕ ئەوە نەخوایش دەی بفەوتەی لە کەندەکی هەر بزربی شون بزر بیتن ئەتووە چ دەرێ کاکە ئەمن دەزانم ئەسان دەیەوێ ئەمیری لە کۆل بیتەوە ئەدی بەرام داچی نە بەس ئەو کابرای لەور هاتیتەوە خۆی کردیتە بابی ئەمیری ئەو دوو ئەوەندەی دەدا کاکە ئەو تەختیتە هەموو ئەو علیۆکە بیژە داینایە ئەدە باشتە چکەشت پێ برێم باش ئەمیرەوان لەبەر دەستیان قوتار بیتێن بەتەمای بێ هەفتەچێ لەکن بابداچی بێژ دابرێت دایە بابە بەی بە ئەمن دەستمە خاریت کورەوەکەینی قسەی وا هەیە تۆ چ دەرێ کاکە دەزانم خۆت و بەتەمانی ئەمیر واز لە قومار و مەشروب و ئەو شتامی لە بۆ کابراایکی نەدیتی و نەناسی کە لەو لە ڕاهاتیە خۆی کردیتە بابی کاکە ئەو کابرای لە هەموو شتێکی مەنعی دەکا دەرەگە والله ئەمیر یەک سەعاتیش لە گەریان دانانشی یەکسەر دێتە کنەما وڵی دەنە بێتن و نێتن ئەمە هەفتە چێ دەبی لە سنووری بمینێنەوە لە ئیبراهیم خەلیل بمینێنەوە تا فیزەمان دەدەنێ ئەو دامەت زارمان کرد فیزەکەی وەردەگرین و پارێکی باشمان پێەیە ئەگەر ئەمیر هات ئەوە پێکەوە دەردەچین ئەگەر نهات ئەمن و پێکەوە دەڕۆن و دەردەچین بەس ها سەر و پێت برێ کە ڕۆیشین هەر لە حدودی ئاودی بووین نە ئەتوو جێومەکانی من پێدەزانی نە ئەم جێومەکان تو پێدەزانم هەریەکی چینە دەوڵەتێکی باشە سودات کوڕشتەشکەم بەبیر هاتەوە بۆ خوای گەلک ناخۆشە دەبی ئەوانە داک و باب و برامان بەگرتن نەدەن کوێ دەبڕێت تا ئێستا کەسیان گرتیە ئەمە لە وڵاتەکی دیموکراتی دەژین پارەشمان هەیە و دەچینە خاریت تێرەگەی لۆ تا ئێستا داک و بابی کەسیان گرتێت تا ئێمە بگرن ئەمە لە وڵاتش دیموکراتی دیموکراتی دەبادە دیموکراتی بابڕێ سيدي بابي سودادياتي بابي تجولي فرم كاك السلام عليكم عليكم السلام باشا تبرو ورا خارة ورا ئەتوو دەزانی سودادی کوڕە هەردەم لەگەر ئەمیری مشکلیان زۆرە لە کۆمپانیاینا لە نەوادی شەوانە لە سەفەرن لە هەموو شوێنەکن
ئەوانە بۆ چێ چونە چێندری دانوێ بستنە چێندری ئەمن دەستم لێ شتیە ئەمن دەستم لە سوودالی کوڕم شوشتیە نازانم لە شێندرا باشە ئاخر جار کەنجێ بوو دوونێ بوو پێرێ بوو دوونێ چ پێرێ چ ماگەچی چی پێم گوتیە من دەستم هە لێ شتێ نامەوێت چارەی ببینم باشە لەبەر چ لەبەرەوەی مستەمەر بەشت خۆش دێتەوە کوڕی ئەو هام ناوێتن بەبێ ڕەوشتی ئەمن ئینسانم ناوێت لە ماری خۆم باشە پارەی مەشروبی لە چێ بوو دیارە مەعاشی باشە مەعاشی چی تەڕەماشی چی هەیە و نییە ئەمیر لێ سێف دەکات دەی باو دەی هینی و شەوێت لەش شەو دێنین تۆ مارێ ئەوە ئەخلاقیتی باش ئەتوو بڕۆ هەر کاتێک زانیاری تەبوو لەسەری خەبەرمان بدێ بەسەرچە باشە بڕۆ خواحافیز 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 فتح سر صحتك فالمون رزاني أول شيء أو إسرائيلي صديقي أو سري صديقي أو يا لو بابا أنقو كان يستنلك لو كابرايش وهاشم بستان كرت خبر الدوي هي تسرد نخوار خبر يتسا لزانيك يا قولي أو رجع معي روح فلان وجيش يشتناني نخوار دي زوال دبا برون لبونا خواردني أمنيش ديم كاك ورد ناقل لو ناخوارتنا كو قابلة سيا ما لنا عودانا ورد ناقل لما مشتيك بدا لو بابا داوي لزو دكم خود داوي لزو ناكم دادا نشم لقطع ناني لخم دعاي خوا حافظ خوا حافظ دبرو ولي دبرو او جوابي شي ديوا او هالكلام زماني فلا دابا لا تزولتينا دزان فتح اتو جمد بوكا بحيك كان جيني صديق بيدا بوا شرط بلا شرط خداي امنو صديق واتو دسين فرج كبابي باش بيد دين باشا صديق قلت الصديق لا شيء ما يبغى الصديق نا كاك شو قلت يا هنقوت ها شو قلت يا ولي بابرين حتى زتلين ده بابرين انا كيف خوي برون بقص قرتهم بباشا هاي بزانا تصنص على خدمتي يعني بكل زنابيان او انا ناني بخون زياتي من والله بابا تساكو تشيتر ما مست اتو برايش عزيزي من بيم خوش الليلة بمينيو چی ودەچی دەچێەوە شاری ئەخر لە شاری چه هەیە پێم نارێ لەو قەرەبارگەیەی لەو جەنجالیەی لەوێن دەرێکە ئەولادی خراپ کورە سەرت بە فەتارە دەدا لێرە بمینێەوە خزمەتت دەکەین کاکە زۆر مەمنون برا گەورەن و خوا خێرتان بنووسی بەس ئەمن دەبی هەر بڕۆم هەر هیچ نەبی لەبە مندارەکانی زولەی هەمکە خۆیان کوشتێ لۆ من ئەوان لەوێن دەری لۆ من وە دەکەن و لێرەش ئەمە شەرمەزارین گۆمە لەبەر هەندی ئەم دەبی هەر بڕۆم دوژمنە شەرمەزارە بەعکسەوە ئەگەر پێت خۆشە لێرە بژی ئەگەر نا خۆ لە چەندە دەژی بژی ئەوجا مامۆستا ئەگەر ئەتوو لێرە لەگەر ئەمە بمینێەوە ئەمەنی ژنەشی جوانم لە بۆ دیتیەوە لەگەر کوڕەکەی ڕەحمەتی ئەویش وا خەریکە پێڕادەکە پێکەوە زەماوەند بکەن و ئەلێرە بمینێنەوە کاکە زۆر مەمنون ماڵتان ئاوەدامی بە خودای ئەمن جارێ بیرم لە ژن هینانێ نەکردیتەوە لەبەرەوەی ئەمن جارێ لە دوو منداڵەکانی خۆم دەگرم کوڕ و کچەکەم ببینمەوە ئی خۆم ئەو جەهەینێکە خوا کەریمە بابم ڕاز دەکات ئافرەتێکی ئیماندار هەیە لە گوندەکەمان تا برێژ نەچی باش لە قسەی بابشم دەرناچی ئێ بابشم لۆ داوا دەکە و ناوی خوا لێدنی لۆ دەینی ئەوجا ئەگەر ئەتوو هەر مەقسەدتە بچێ شاری ئەوە لەوێن دەرێ لەگەر کوڕە گەورەکەم وە دەکەم یەکدی بناسن و یەکدی بین ئەو بەلەدە و خەرچی شاری دەناسی چاوکراوەیە لەوێن دەرێکە ئەگەر ئیشەکەت هەبوو بالەوە جێبەجێ بکە بەڵام دەبی وعدم بدێ کە ئەو ڕۆژەی ژنی لە بۆ کوڕەکەی جوانەمەژی کوڕەکەی ڕەحمەتی دەینم دەبی عازربی لە ئاهەنگەکەی لەگەرەمە پێکەوە یەکە و پاری و چاور لێ بدەین کاکە لەوەی وعدت دەدەمێ کە حازر بووم و بێمە خزمەت ئەو جە مامۆستا برا گەورەش وەچی تو پیاوەکی بەدین و متەدەین لە مارێ بەس لۆ مزگەفتێ تاعەتی خوای دەکا ئەو دە لە خۆتان سەری خۆتان پێگوەنێ و بەس هاتچۆی مزگەفتێ بکەن الحەمدولله
زانم گوت دێم لەگەرتان هافەتە ها ئەوە زولێ گوتی ئەو شلە برنجەی لۆ بەبالۆ خۆ لە پێش دوکانێ بخوا مەمنونی ما ئەو جارە ئەتوو بە قوزە قوت ڕشاوت کورە مشکلم نییە بەڕشاوت بڕۆ زحمة النبي ورا الخالد ليرة راوة الصحة ضربت ملايش ظابطي باشا ليرة من سرو قولوا ما يعني أخواري كاكا وعكمته والله عزيلي بي ليرانا دەشما گریتن ئەم دەمزانی کاکە دەمزانی وەڵا دری من بەو مۆزوعانە ئاوی نەدەخواردەوە لە ئەوەلیەوە پێم گوتی دەبی زۆر تاخیرمان بکەن وڵی ئەو حکوومەتە نازانمە تا جواب دێت تۆ ئیشاڵەت سنابی شاڵ ئێستا قوتارە بێ خۆت شۆژ مەکە دەم و چاوت خۆت گرژ مەکەم باش دەبی شەقەی ناکە خۆچمان نەکردیا سودان زۆر تاخیر بوو خۆ ئەم درم سە بەسەواتر سەریع لێدا دریش دەکەیە دری دایم وایە دەزانیت ئەو هاتەوە ئەو هاتەوە ئیشاڵە قسەشی باش دەکات داخل لا شراء كيف تسوي فتدنا باش داخل كابين قلبون لا يظابطي خصمك اللي كاكا لو انا اقشي ناوي دبرون يمكن ظابطي باخذ عند الزان لا كاكا خصمانك يا نادي كاكا راوس باشا اول لا تساوي دابو خارج ئەی هاوار هەش خوایە تووشی چ بوویمە ئەتو وەرە من کوتوشی بەرای خۆم بوویمە لەلایەکی دێکوژن لەلایەکی دێتەوە ئەو ماری سەرا و بندەکە ئیسراحەتی لە من هەگرتێ باشە من چ بکەم ئیحسان کچێ فادیە هەی ڕەحمە لە بابت وەچی دەمگوت سەدیق لە وەختێکی باش هاتەوە دەدووە سەدیق سەرێشانە ئەتو خوا سەدیق سەرێشانیان ئەمیر دە باشە ئەتوش لە خوات دەوێ 24 ساعت ناوی سەدیقی دەینی ئەتو لۆ ڕۆژێکی ئەوها لە خوات دەویست ئەمیر تێبکەوی کچێ ئەتو تەمبێ نەبووی بەس نییە لە دەستەوی بە تەما بوو زەڵتە لێت بدا خوا عافت کە ئێ چ بکەم جەرگە لەبەری ناچمە دەرێ هەرچەند خراپیش بی باشە چی لێ بکەم من حەق چییە وڵی تو زانم ئەگا تو چارەسەرکی لۆ بین چارەسەری لەوەی بینەوە وەڵایەوە مستحقە بی تۆپێنن تێگەیشتی بە قوربانی سەدیق و گەیلان و ناهی دەی بکەن ئەتو دەزانی چم لۆ بکە چ لۆ بکەم بڕۆ سەدیقم لۆ ببینەوە بابی خۆتی هەنجین بابێ حەل و فەسڵکی لەگە کوڕەکەی خۆی بکە حەلی چ ئەم چ پێ دەکرێت ناو تەلەفۆنە چیە بزانێت لەو دەمەی تۆفیق تۆفیق بەڵێ باشم چێ کەی نەفرۆشتیتی چیان دەوێ ئەوجا بە ناویان بکە کاکە پێیان بدێ لە سەفەرەیە کەینێ هاتەوە خوا کەریمە باشە داڵڵا ئەو سیارەیە بۆ ویش فرۆشت دە باشە دەی خوا حەفیز قڕم بە سەرێدی و پارێت لێ کردیە والله عەلەم قمار مەشروب خواردنەوە سەفەر چێ دەزانی ئەو ئەمیر ئەلۆ دەی کاک خالید بە قوربانت بم دەزانم دڵتان زۆر توندە دەمەوێت دڵتان خۆش بکەم دڵمان خۆشکە ئەمە ژن و مێر دڵمان زۆر توندە کاکە سوداد و سەرهەنگ لە کنمان دەستگیر کراوە بەڵام ئەمیر هێشتا نا هێشتا لێکۆڵنەوە تەواو نەبووە نەگەیشتنە نەتیجە ئەوە معقولە باشە لەو ئەوان جیرانە ئەدی ئەمیر لە چێیە دیارە زیان کردینە لە یەک ئەمیر هێشتا قسەیان نەکردووە ئێمەش پەلەمان نییە ئەمڕۆ ناسبەی بەڵام ویان لێ دەکەین بە قسە بێت باشە ئەدی ئەوانی تەلەفۆنیان لەومە کردیە ئەبێت چ بەوان برین ئەوانە با تەلەفۆن بکەن کێشە نییە ئێمە مراقەبەمان لەسەریان داناوە جێمان لە دەنجیان دەبێتن هەرچیان گۆ بڵێن باشە باشە باش زۆر مەمنونین لە حەفزی خوایدا بن چاوەکەم باشە دەبی ئەمیر ئەوەندە ئازابی لە دەست پۆلیسی هەرات بی باشە لەو لەگەوان نییە وەڵای شتێکی سەیر و سەرسوڕێنێرە ئەوانە ئەمیر لە دەست دزانە و ئەوانەش لە دەست پۆلیسان ئەو کۆ ناسان باشە ئەدی تو نەتدەگۆ ئەوانە مردن و ژیانیان پێکەوەیە ئەدی ئێستا لۆ لێکجیا بووینەوە باشە معقول نیە نا یعنی معقولە ئەتوو ماری یەک دوو برادەری بابت پێ نەزانی
کاکە لۆ مامۆستای برادری باب ناپرسی کاکە ئەلێ پرسە ئەو سێسەرمان هەر پێ دەزانێتن ئەگەنا بەخۆم بخۆت مار بە ماردەگەڕین دەچین سوراغش هەر پێ دەکەین کاکە ئەو مامۆستایە تو دەرێ بەخۆی مشکلیان هەیە لە قسان دەرێن کوڕەکەیان لە ڕێی موسرێ گیرا بە سیارەوە ئێستاش سیارەکە ژیان ئێستاندیا داوا سی دەفتەریشی لێ دەکەن سی دەفتەر ئەرێ وەڵڵا باب ئەو ڕێیە باش ئەوانە لۆچی دەوڕێ ئەو زانی هەموو زوو جەردێ ئەو ڕێ گەلە خەتەر لۆچی نەوێ لەلایەکیش خوشکەکەی دەرێ برایەکەم چوویتە تورکیای بەڕێی موسرێدا لەوێن دەرگیرا لەگە برادەران باش ئەتو بەم برێ نەهەیدە و برایەکە لە ماری بۆماینە هەرماینە لە قسان ناسنەوە مشکیلیان هێوانیش ئەدی داچیان لە چێە داچیان لە مارەیە لە ماری خۆیتە باش ئەم بۆ مشکلی خۆتان گەرەکەمە مشکلێوانی شاتە سەرێ هەلێ گەڕە لێ کاکە ئەو مشکیلانە هەمووی تێکەر و پێکەر بووینە ئەم وەختە پشێت بم لە ناویان وەر ئەوجە هەمووی بەلایەکی مشکلەی بابیشت بەلایەکی لەو گۆڕی بزر بوو